بەکارهێنانی ناوکەفی پێڵاو بۆ ئەو منداڵانەی کە پێیان تەختە وەکو ڕێگا چارەسەر شتێکی زانستی نیە و دوورە لە ڕاستیەوە، چونکە زۆرێک لە دایک و باوکان پێیان وایە کە بەکارهێنانی ناوکەف یەکێکە لە ڕێگەکانی چارەسەرکردنی فلاتفت. بەڵام گوێرەی توێژینەوەی کە ساڵی 2024 بڵاوێتەوە لە جۆری سیستەمیک ڕیڤیو و مێتا ئەنەلایسە توێژینەوەیەکی زۆر گەورە بووە، بۆیان دەرکەوتووە کە بەکارهێنانی ناوکەف ئەکرێت لە هەندێک مناڵە گۆڕانکاری دروست بکات تەنها لە تیشکە گۆڕانکارەکان ئەبینرێت تا ڕادەیەک گۆشەکانی بەرەوباشی بردووە، بەڵام گۆڕانکاری هەمیشەیی ناتوانێت لە پێیەکی تەختە دروست بکات ناوکەف، چونکە ڕاستە کاتێک ناوکەفەکە بەکارێنێ ئاراستەی پێیەکانی باشتر ئەبێ، ڕۆشتنی جوانتر ئەبێ و هەستی ماندوێتی کەمتر ئەبێتەوە، بەڵام هەر کاتێک ناوکەفی پێڵاوکە لا ببە گۆڕانکارەکان وەکو خۆی لێتەوە وەکو باری پێشووی لێتەوە. بۆیە ناوکەف هیچ کاتێک ڕێگا چارەسەرێکی سەرەکی نییە، بەڵام ئەکرێت نیشانەکانی فلاتفت لەسەر مناڵەکە لابە، بۆ نمونە هەستی ماندووبوونی قاچەکە لابە، فشاری سەرپیەکانی کەم کاتەوە، ڕۆشتنی جوانتر بکە، بەتابەتی بۆ مناڵانەش بەکارێنن کە تەمەنیان بچووکە، هێشتان تەمەنیان نەگەشتوتە تەمەنەکە نەشتەرگەری پێویست بێ، ئێمە وەکو بەدیلێک وەکو دواخستنی حاڵەتەکە ناوکەف بەکارێنین بۆ ئەو مناڵانە. سمارت وەرچەرخانە.